وا دیار بوو ئەمڕۆکە دادگایکردنی پێزە چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان دادگای بکرێن و چارنووسێک لای بکرێتەوە بەڵام هەر وەکو چەند جارەی پێش و دادگای تاوانی دوو دادگایکردنەکەی دواخست بۆ 21 دا کە بەهۆی ئەوەی دودا دۆرەی کە لە 4 مانگ گواسترانەوە یاخود نەقل بوونە تا ئێستاکە دادگای سەرۆکی دادگای ئیستئینافی هەولێر نەیتوانیوە دوودا دۆری تر لەو شوێنەدا بنێتن بۆ دادگایکردنی جیلاوان و چالاکوان ڕۆژنامەنووسانی بادینان و هەم سوودیان لە دادوەری یەدەک نەبینی و دادوەری تریشان بۆ ئەو دادگا دانناوە بەڵام بچینە بەڕاستی جێگای داخە ینی چەندین جارە ئەو کەیسە دادگای تاوان دوای دەخاتن مەبەستی وردبینیکردن سەیرەکە لەوەیدایە جەرسەی ڕابردوومان ئەو دادوەرە نوانەی هاتنە دادگا بەهۆی وردبینیکردنی پەڕاوەکە دادگایکردنەکە داخرا وردبینی پەڕاوەکەیان تەواو نەکرد نەقل کران ئەو جارە مەجموعە دوو دادوەری تر بێنەوە دیسان بەهۆی وردبینیکردن ینی بەڕاستی شتێکە وەکو یاری پێکردن والی هاتووە بەس ئەگەر سیستەمی قەزایی ئەوهای لەبەسەر بێتن بەڕاستی جێگای دەستخۆشی لە بۆ ئەنجومەی دادوەری تا ئێستا کە هیچ پەیامێکی نییە لەسەر ئەو بابەتە بە پێویستی دەزانم بە پێویست دارم ئەمڕۆکە سەرۆکی ئەنجومەی دادوەری ئەمڕۆ پەیامێکی هەبێتن یاخود ئەمڕۆکە لێدوانێکی سەر بابەتە هەبێتن یاخود سەرۆکی ئیستئینافی هەولێر پێویستە ئەمڕۆکە ڕوونکردنەوەی سەر بابەتە هەبی ئایا هۆکاری ئەو حاڵەتە ناتەبیعیە بەرامبەر بە دادگای تاوانی دوو ئەو ڕاگیراوانەی بادینان ئەنجامەدرێت چییە؟ بەڵام تا ئێستا کە جێگای داخە هیچ ورتیان لێوە نایە و کەس ڕوونکردنەوەشی نادا لەسەر بابەتە.